لە کۆڕبەندی ساڵانی هەولێردا باسی چی دەکرێت؟ ئەمڕۆ چوارشەممە 26/2/2025 سێمین کۆڕبەندی ساڵانی هەولێر بە ئامادەبوونی ژمارێک لە بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان هەروەها زیاتر لە 100 میوانی بیانی لە وڵاتانی جیهانەوە بەڕێوەچوو. لە کۆڕبەندەکەدا دکتۆر لەتیف ڕەشید، محەممەد شیع سوودانی، محمود مەشەدانی، نەچیروان بارزانی، قوبات تاڵەبانی و بەرپرسانی باڵای دیکە بەشدار و گفتوگۆ دەکەن. لە میوانانی بیانیش کەسانێکی وەکو دەیڤید شنکەر، یاریدەدەری پێشووی وەزیری دەرەوەی ئەمریکا و بۆلەنس ئارەنج، سەرۆکی پێشووی پەرلەمانی تورکیا بەشدارن. لە بەشێکی کۆڕبەندەکەدا محەممەد شیع سوودانی، سەرۆک وەزیرانی عێراق قسەی کرد و ڕایگەیاند کابینەی ئێستای حکوومەتی عێراق هەوڵ دەدات کێشە چارەسەر نەکراوەکانی نێوان بەغدا و هەولێر چارەسەر بکات. حکوومەت هەوڵ دەدات کێشەکان لە چوارچێوەی سیاسی دەرپێنێت و بیان خاتە چوارچێوەی یاساییەوە. هەر لە کۆڕبەندەکەدا سوودانی داوای کرد کە لاپەڕێکی نوێ لەگەڵ ئەو کۆمپانیایانەی بکەنەوە کە لە هەرێمی کوردستان کار دەکەن تاوەکو بتوانن لە بنیاتنانی ئابووری عێراق و باشترکردنی مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش کاریگەری باشتریان هەبێت. سوودانی ئاماژەی بەوەش کرد کە حکوومەتی عێراق جەخت لە پشتیوانی خۆی بۆ سەقامگیری ناوچەکە دەکاتەوە و ئەمەش بە هاوکاری هەرێمی کوردستان بە تەواوی جێبەجێ دەبێت. کۆڕبەندەکە تاوەکو ڕۆژی 28 مانگە بەردەوام دەبێت و لایەنە جۆراوجۆرەکانی پەیوەندیدار بە هەرێمی کوردستان و عێراق قسەی لەسەر دەکرێت.